خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئاجزان لە هەولێری پایتەختەوە سڵاوتان لەبێت. ئەمڕۆ باسی چوونە مزگەوت دەکەم. بە تایبەتی لەگەڵ چوونە مزگەوتدا چەندێک خەڵکی سوود لە وتاری ڕۆژی هێنی دەبینن و چەندێک لە ڕۆژی هێنیدا زوو دەچن بۆ مزگەوت بۆ ئەوەی خێر و پاداشتی ئەو ڕۆژە زیاتر کۆ بکەنەوە. من لەسەر گرنگی دام بە مزگەوت و زوو چوونە مزگەوت قسە لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم، بزانم ئەوان دەربارەی مزگەوت چی دەڵێن. ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. ئەوەی کە پەرستەکانی ئاینی پیرۆزی ئیسلام جێبەجێ بکە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی تەندروستیەوە ئاسوودەیە. باوەڕ ناکەم قوتبەم نەکرد بێ. باوەڕ ناکەم نەوەڵڵە. والله ئێستا ئاگر بە بارینە ئاگری نوێژیکەم لە ڕای خوای گەورە خوا دەمپارێزی. کابرا بە گەنجی بچی ئەوە نعمەتی خوایە. کە لێ کەوتی تااقەت نامی لە ماری ئەکەوی هەتا تااقەت هەیە بیکەی باش. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. مام حاجی لەگە مزگەفتێکوی لە خوای بەزاد باشە الحەمدولله. باشە الحەمدولله. چاوەڕێ مەلای دەکەی مەلا بانگ دەوا دەستێ مزگەفتێ. باشە، ینی ڕۆژانە ئەوە خۆت ئامادە دەکەی پێش کاتی بانگ دەچێ مزگەوت؟ ئارێ وەڵڵا خۆم حاضر کردی ئامادەمە. چەند لە ڕووی دەرونیەوە مرتاحی؟ زۆر زۆر دەت پێ خۆشە؟ عادی و نوێژە دەکەی زۆر پێ مرتاح دەبی، زۆر خۆشە، قەڵبت خۆشە، خاوێنی لە دین ئیسلام شەرع ڕوود ئەوایە. ئەو ئیسلامە نیعمەتە لە خوای گەورە بەزاد دەکو. باشە. ئەدی ڕۆژی جومعان چوو کاتێک دەچێ مزگەفتی؟ بە قورئان جارێ پێش مەلای بانگدا جارێ مەلا بانگەدا مزگەفتکە لێمان نێزیکە. ئەدی چەندێک زوو بچی باشە؟ چارێک زووتر بچی باشە. چەند زووتر بچی وەنیا؟ تەمان زووتر بچی باشترە، چارێک باشتر نەک نیو ساعت زووتر لەبەرەوەی ئینسانە ینی نەخۆشیە تەعامل ناکەون دە ساعتێک دانیشتی. لەبەر نەخۆشی ناتوانێت. بە قورئان ممتە سکەرێکم هەیە. خوای گەورە سەلامەتکە. چاوت ماچکەم برای بەڕێزی. زۆر سوپاس. چەندە گوتارەکانی مامۆستا لە ڕۆژی هێنی ئیسیفادەی لێ دەکەی، سوودی لێ دەبینی؟ چەند زۆربی باشترە، بەس زروفی ئەوڕۆکە 20 دقە باش. مەبەستم وەیە وتارەکانی مامۆستا ئیسیفادەی هەیە لە بۆ عادی چۆنە دەکو دین ئیسلامە. هیچ ڕۆژێک بابرێم هیچ هەینیەک هیچ جومعەکە لە دەست چۆ پەشیمان ببیەوە؟ بەێ لە دەستم سوارێ وەڵە پەشیمان بووی؟ عادی پەشمانێ بتەبان. خوای گەورە سەرکەوتت برای گەڕێ. بەڕێزی چاوت ماچم خوا خەیەم لاشی بنووسی چاوت ماچکە. بزانم جومعان لەگەڵ مزگەفتێکوی؟ باش انشاءالله لەخوا بەزیاد باش ئینشاءالله. انشاءالله. هەر بەگشتی لەگەڵ مزگەوتا باشی؟ بەڵێ. ڕۆژی جومعان زوو دەچی درەنگ دەچی؟ درەنگ دەچم با نەبێتە لە بەرچ درەنگ دەچی؟ وەڵڵاهی ئەوە تەبیعەتەکەم ئەو هەیە. ئەی دەرێن با پرسیارەشکە بکەم با فەرموو. بپرسم چەندێک سوود لە وتارەکانی مامۆستا دەبینی؟ وەڵڵا ئەوەی گوێ بداتێت تەمان زۆر سوودی لێ دەبێنێ، ئەوەشی احتیمامی نادرێت سوودی لێ نابینێ. بخۆت چەندێک ئیسفادە من زۆر سوودی لێ دەبێنم. سوودی لێ دەبینی؟ بەڵێ. باش. ئەی بۆچی دەستم ئەگەنگنا بۆ سوود نەچم بۆچی دەستمە مزگەفتی؟ دەرێ واز بەکەی لەسەر خۆم لادەمەوە. بەڵێ؟ هەیە دەرێ واز بەکەی لەسەر خۆم لادەدەم. نعم واجب نییە، دینی ئیسلام مەسەلا یەک جا واجب کراوە بێ لەسەر فەرزە بڕکە مزگەوت. ئەوە نییە بڵێ وەڵا ئەوە ئیش نییە، ئیشی من و جەنابەت نییە بڵێ وەڵام بچمە مزگەوت وا واجبی لابم و بایانوەندە ئیشەکەم و دەسمەوە. ئەوە نییە؟ مەبەستم وەیە خەڵک هەیە دەچی بە تامەزرۆی دەچێتە مزگەوت، زوو دەچێ، بۆنی خۆش لە خۆی دەدا، ئەو ڕۆژە نینۆچ خۆی دەکات، ینی ئەو سونەتانەی کە لە ڕۆژی جومعە هەیە جێبەجێ دەکات. وایە؟ دەچی بۆ نمونە ڕێزی پێشەوەی بەبەرکەویتن، قورئان دەخوێنێ، سوورەتی کەهەف دەخوێنێ، هەشتا لە کۆتاییەکەی دەڕواتن. جا بزانم بەگشتی ئەتوو هەر بە بەردەوامی تاقی دەچی یان ئێستا وا تاقی دەچی؟ بە بەردەوامی. زۆر جار شواشەیە زوو چوومە ڕۆژی سوتفاکات ئیشم نە بۆ بێکار بوومە زوو ئامادە بوومە ڕۆیشتومە. ئەو ڕۆژەی کە زوو چووی، ئەو ڕۆژەی تاخیر چووی، هەر وەکو یەک بوونا یان ئەوەی کە زوو چووی؟ نا زووتر بچم دڵخۆشترم. بەڵێ. یعنی دەشزانی ئەی بەڵێ بەڵێ بەڵێ. بابزانم لەگەر مزگەفتێکوی؟ ئەی منێ لە خۆی بزێت بێگای من. باش ئینشاءالله. باشم لە خۆی بزێت. ڕۆژانە دەچێ مزگەوت؟ ئینشاءالله. الحەمدولله. لە هەر پێنج نوێژە فەرزەکە لەوێ؟ ئینشاءالله ئەوەندی خوا بە قسمەتی کە ئینشاءالله. ئەی ڕۆژانی جومعە بابزانم زوو دەچی درەنگ دەچی چ کاتێک؟ ساعتێکی بمێنێ دەچینم. نیو ساعتی؟
زۆر باشە وتاری مامۆستا لە ڕۆژ هێنی چەندێکی سفادەی لێ دەکەین زۆر وڵی ئیسفادە هەموو لێ دەکەین هەموو ڕۆژەکە ئیسفادەی لێ دەکەین. بەڵێ زۆر باشە مامۆستا و جارە باسی چی کرد قورآن ئەم هینەی لێرە نەبووم من لە لەکوێ مزگەوت بووی؟ لە کۆیە بووم ئەم خەرچێرە نیم باش لە کوێ نەچێ مزگەوت نا لە دەشتێ بووم ڕۆژ باشە چەند حەزت دەکرد لە مزگەوت بووای وڵا زۆرم حەز دەکرد بەس مەجالەکە دوور بوو تۆزێک مەجال نەبوو مەجال نەبوو. ئارەوە زۆر باشە ئەی بابزانم لە ڕۆژانی هەینی سونەتەکان جێبەجێ دەکەی قابلە نیکەین لاگە باشە چەند درت پێ خۆشە هەندی هەموو دنیایم در پێی خۆش هەندی هەموو دنیای ئارەوە چەند دەبی هەر هاوچ ئەوەندەمان پێ دەبڕێ هەر ئەوەندە بەکەلکرد ئارەوەندە بەکەلکمان دێوەکەی هەموو پشێ هیچ نییە هیچ نیوە نیە ناوە ئەوی لاوی لۆ خوای دەکەوتەوە ئەوەی بۆ خۆی دەکەوەتەوە ئەوەکە هەمووی کاو بە چەند ساڵی چه مزگەفتی لەوەتی بەبیرم دێت وتی بەبیردی چی فێرە مزگەفتی کردی بۆ خۆم مەلایەتی دەوری ساڵێک دوانم خوێندەوە لە فەقەیەتی لە بەمە گچکەی هەبەستمێ چێ دەستی گرتی بردی بۆ هەر بۆ خۆم حەزم دەکرد لە ئەوە لێەوە هەر بۆ خۆت ینی بڵێن باوکت مەلا نەبووە با بەس مەلامان زۆر ئەمە خەرچی گوندیکانی کوردین مەلا مەسعود خەرچمەیە مەلا نادر خەرچکنمەیە ئەوە مەلامان زۆرە لێرە مەلاتان زۆر نیوەمان مەلاین نیوەتان مەلا دەخوای گەور لێتان قبوڵکە بە ڕێزی السلام علیکم السلام ورحمة الله وبركاته. بابزانم ڕۆژانی هەینی زوو دەچێ مزگەوت یاخود درەنگ دەچی یاخود هەرناسی والله روجين جمعة جات زانته براسي خوشة جهرة ملا باين دش نقاشم بيش ملا باين هداي دشين بس يو نبيجي خطبة هر دم دشين هەردەم دەچێم هم هر دم دشين لو نبيجي لو روجي الحمد لله روجي نبيش أما تكناكين أما مسلمانين الحمد لله أجي مسلماناتين في الدنيا دي خرابتين ئەگەر مسلمانەتی نەبی أجي مسلماناتي الدنيا دي خرابتين دنيا استا مايا سا مسلماناتي دنيا مايا أجي مسلماناتي نما قنجي نما إنساناتي نما دنيا نامينت چەندێک ئەو تارانەی مامۆستا لە ڕۆژی هەینیدا باز دەکات تەوەرەکان هەر جارە و تەوەریەکە یان چەند تەوەرێکە چەندێکی سفادەی لێ دەکەی چەندێک سوودی لێ دەبینی والله جاد زانتن هندك مزقفت مافجتي هندك ملا خطبه جوان دخوينتن تزاني قلق اخفتني وشتا مجي ميوفيدا هندك مزقفت هي مافجتي براستي هندك ملا هندك تشتكت امو ناقرين بمجي خوده براستي خوشه ئەو جمعایی چێ مزگەفتی اري ولا شو مامۆستا باسی چی دەکرد والله بحثي شي ديك بحثي قنجي ديكر حقي هاولي خو نخون نخوش نخ پیشا جیرانی خو و قدر جیرانی خو بگیرن حق انسانی مسلمان نخون مسلمان کی بتن حق کسی نخون او بحثی وکر ممنونم تستاوي ممنونم ئەو مزگەوتان چۆنی وڵی وا دەڕۆم بۆ نێش بابزانم هەموو ڕۆژێک ئاوا دەچی بۆ نێژ لە جەماعەتەکان ئارە وڵا هەموو کل ڕۆژێ حتا مەجالە مەبێ دەڕۆم چەندرت پێ خۆشە لە نوێش خۆشتر هەیە لە ڕووی دەرونی و بابزانم هەموو دەروێنێ وازانانی هەموو دنیای تو ئەوها ئارە باشە ئەدی ڕۆژی جمعان وڵا ڕۆژی جمعانی شار خۆش زوو دەچێ مزگەفتی باوەڕ ناکەم قوتبەم نەکرد بێ باوەڕ ناکەم نەوەڵە ئەو خودبانە چەندێکی سفادەی لە بۆ تو هەیە هەر هیچ نەبێ کەلیمە ڕۆژی کەلیمە سفادەکەی زۆرە ڕۆژێ کەلیمە ئارەوە جارێ مامۆستا باسی تۆ بە و گەڕانەوە دەکات و بە خۆت دادەچیەوە ئەو کارانەی کە کردیتت لێ پەشیمان دەبیەوە ئیسفادەی لێ دەکەی وایە تەبانەی چکۆر باسی جیرانەتی دەکا باسی هاوکاری دەکا باسی هەموو شتێکەکە باسی بۆ ئابوووریەکە باسی اجتماعیەکە باسی یعنی خۆشەویستیەکە لەگە خەڵکیە چۆن ئەو دینی ئیسلامەوەی کردی ئەمە یەک دریمان خۆش بێ دینی ئیسلام ئەوەی ئیسلام نەبێ عمری بەزایە ڕۆیە بەزای ڕۆیە ئارە وڵە باشە لە کێوە دەچێ مزگەوت چێ من وڵای لە بیرم نایە بەبیرت نایە ناوەڵە شێت و فێرە مزگەفت کرد وەڵام باوکم و دایکم چیان پێدەگوتی دیاون نوێشکە
دەیانگوت نێژکە با بەدەستی دەگرتی دەی بردی نەوەڵ هەڕۆی وەرە نێشکە و لێ دەڕۆخۆم دەڕۆیشت بەخۆت دەڕۆیشت ئەدی ئێستا ماڵ و منداڵت هەیە وایە ئەی چۆن الحەمدولله خی گەورە بەرەکە دەرکە گەشتیان نوێژەکەن الحەمدولله چۆن ئامۆژگاریان دەکەی کە پابند بن بە دینی ئیسلام و نێژەکانیان بکەن وڵای ئەو گەورە نامیان پیانە وتیە ئیستا خۆیان لەخوا بەزای چوونەتە سەر ڕێچی خۆیان یعنی چوونەتە سەر خەت هەمان بۆ خۆیان خەریکی دینداری و ڕۆژی و هیچیان ڕۆژیان ناچێت نوێشیان ناچێت لەگەڵ مزگەوت تا چۆنی بۆ یەکەم جار بە خێراتنی کەناڵی پەیام دەکەم بەخێر بێن سەرچاوم لەگەڵ مزگەوتە ئینسانێک عەبدی خودای گەورە بی دەبی هاتوشێ مزگەوت بکە لەبەر ئەوەی ئێمە لە کاتێک داینە کاتەکە وهایە یعنی مردەکە فوجاتیە بە گەنجی و بە پیری نییە جا لەبەر ئەوەی بێژگە لەوەش ئینسان خوا ئینسان خەڵقی کردو بۆ ئەوەی ئەگەر شەو ڕۆژ تاعاتی خوای گەورە بکە ناکە یەک نیۆک جا داواکارم لە هەموو مسلمانی کوردستان و جیهان کوردستان بە تایبەتی دەبی تاعاتی خوای بکەن باش جمعان چ کاتێک دەچێ مزگەفتێ بە قورعان جمعانە من لە بۆ مەبەستم لە بۆ نوێژی هەینی وتاری هەینی تۆزێک تاخیر دەچم بەس ئەم جارە وعدی خوای بێ لە سعات 11 چوارەك دەبێ من لە مزگەفتم 11 بەڵێ باش ئەو کاتێک کە زوو دەچی سونەتەکان دەکەی قورآن دەخوێنی خۆت بەچیوە سەر خاڵ دەکەی و کاتەی چۆن بەڕێ دەکەی تا دەگاتە وتاری هەینی بە قورعان ئێستا خۆ من درۆت لێ بکەم لای تەلەڤیزیۆن شتی پڕوپوت بەس وعدی خوای بەو جارە هی بە هیچ زۆریش خۆم تاخیر ناکەم پەشیمانی لەو کاتانێک کە درەنگ دەچێ مزگەفتی بەری وەڵڵا ئێستاگە بگەڕێتەوە لە هەمووی پەشیمانم ئەری وەڵڵا بەس سرم بچی نوێژم ناچی والله ئێستا ئاگر بە بارینە ئاگری نوێژیکەم لە ڕای خوای گەورە خوا دەمپارێزی ئاگر بێت لە ناو ئاگری نوێژی بکەیت چار دەورەت ئاگری خوای گەورە ڕەحمت پێ دەکا ئاگرەکەت لێ بە دوور دەخاتە تاعاتی خوای گەورە دەکەی خوا ڕزگار دەکە هەچ شتێکی لە پێناوی خوای گەورە بکەی پەشیمانی لە دنیا بە هیچ زۆرەك لەبەرەوە خوا خوڵقەنەری هەموو زیندەوەرەی جیهانە هەموو کەسێکی ئەوەی لەگە دەکرێت حەق و حسابی لە دەکرێت حەق مردنە هەموو شتی خوای سەرچاو سەرسەر السلام عليكم. السلام ورحمة الله. طبعا مزقوت ماري همانا ماري خوايا مش عبدي خواينا الحمد لله حاتسوي مزقوتك مسلمان باورين بخوايا اما خوا دوستي كردينو هدرسينو هزندي شبينو عرش شكرين بله باب زانم پێشتی ژەها باش لەگە مزگەفتی هاتو القرآن نوێژم ئەکردن بەس کمەچم تااقەتم نەبوو بەس ئێستا لەخوای بە زیاد بێ وای دەسم لەم مزگەفتەوەوانە ئینشاءالله ئێستا باشتری لە چاو پێشتری بەڵێ هەرچیمە ئەمە مسلمانین عایلەنەوەیە ئێستا زیاتر دەچی ئێستا زیاتر دەسم ئالێ وەڵڵا ئەی پێم برێ چەندێک مهمە گەنج کاتێک لەسەر تااقەتە لەسەر توانایە بستە مزگەفتێ پەیوەنی لەگە خوای باش ئەساسەکەی ئەوەیە کابرا بە گەنجی بچی ئەوە نعمەتی خوایە ئاکەلێ کەوتی تااقەت نامین لە مارێ ئەکەوی هەتا تااقەت هەیە بیکەی باشە لە بۆ نوێژە فەرزەکانیش دەچێ مزگەفتی بەخوای بە زۆری لۆ جمعانەچم لە جەماعەتانیش ئەگەر ئیشم نەبی ئەچم ئەگەر ئیشم هەبی بە خۆ تەزانی ژیان جمعان زوو دەچی درەنگ دەچی ناوەڕاستەکە ئێسم ئەنی زوو ناسم درەنجیش ناسم چۆخت دەچی کە دەست بە خودبەیەکە من لەوێمە عەزم لە خودبەیە وتاری مامۆستای چەندێک ئیسفادەی لێ دەبینی سوودی هەیە لە بۆ طبعا زۆر وتاری مامۆستایان زۆر سوودی هەیە لۆ چاچین لەوەیە کە بچین سوودی لێ وەگرین ئەو جارە ئەو جمعایی باسی چی دەکرد مامۆستایمە باسی ئەوەیە کرد ئینسان دەگەر خەڵک دەگەر داکوبابی خۆی باشبی دەگەر جیرانی خۆی باشبی دەگەر ئەو شتانە بۆ تێگەشتی ڕێز لە خەڵک بگری ئەو شتانە کە مامۆستا وتار دەدا تو مڕازعی خۆت دەکەیەوە ئەگەر خراپ بووی باش بی ئەگە باشی باشتر بووبی لە تازە مەعمرەکەنا بڕێ کردی وا خۆت ئاخیرە مام حاجی ژیانی من بگۆڕی ئەگەن ساعتە چتووە من لە خراپەوە بگۆڕی بۆ باشەوە نییە بەڵێ وەڵازن سیاب ئەمەش لە کاتی گەنجیدا من چینە وەکو پێویست نەبوو بین بەس حتا زووە ئینسان بیکەی باشترە هەستا بیکەی باشتر لە گەنجی ڕا لە دەستە خۆی مەدەن دەرفەتەکە پەشیمانی کە لە گەنجی بەرێ وەڵڵاهی ئەوەی کە کردیتم لە خراپە پشێمانم بەڵام ئینشاءالله تعویزەکەیەوە چاکە ئینشاءالله لە ئەمڕۆ خوای گەورە ئەرحەم الراحیمینە الحمدلله والله خوا ڕوحمیک چەند ڕوحمی هەیە
ادخو گرینگە ئینسان ئەو کارانەی کە لە ڕابردوو کردی خراپ بوو لی پەشیمان ببێت. علي والله علي والله بري والله بري والله ما همك زي انسان قابلي خلته له معلومات همك قابلي خلته خلتي كرديا بلا ان شاء الله هم اقرينا يكلوا انا بخوم رخلم لاخوها رخلم لاخوها بلا ان شاء الله هم قرينا اش قرينا ان شاء الله ولا هم بلا ان شاء الله كبهلت سوينا يعني خلت يعني كذا لكاتي جنزيده هم مشتكى لكاتي جنزيده بس ان شاء الله هم يعني اقرينا هل قابي خوايس أيدك هم يبشيا تساوت معك سلامة. بابزانم جمعان دەچی مزگەفتی دەچی غودوەی ان شاء الله دەچی بە بەردەوام ان شاء الله بلا معنا بس يا دسم بپیان ناتر بابزانم کە دەچی ئیسیفادەی چ دەکەی ینی مامۆستا ئەو وتارانەی دەدا ئیسیفادەی لێ دەکەی لە چوە مامۆستا کە وتار دەدا ڕۆژی جومعی بەخوای تەکت بەڕاستی پێ برێم جێم تەواو نییە تاو تێ ناکەم بەد واز بەکەی لەسەرم دەیکەم و ئینشاءالله و خوا لەسەر واز بکرد دەیکەن ئەدی وەچی لەوێ دادەنیشی چەند درت خۆشە لو خوای بەرامبەر بەخوای دادا دەچی درست خۆش عادیکو خۆ هیچ خۆی ناخۆ نییە دێستماری خوایە چەند سارە دەچێ مزگەفتی بەخوای لە مێژە دەچم پێشترێ دەچوم لە داعیرەی بووم بەیەکەش تەخەوتم هەر دەچم ئێستاش دەچی ئێستا پێشتان پێ فەرزە دەچم بە تاقەتم لێستا بەنا پێم ناکرێ و نێڕانان و ئێواران و ئەوانش ئەگە مەزارە بدەچم ئینشاءالله خۆی چاوەکە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أحوالتان باشە؟ خير بيت سلامت إن شاء الله. عليكم السلام وعليكم السلام. بابزام لەگەڵ چونە مزگەوت هاتوونی. والله الحمد لله خوای بەزیاد بیتر کە ئەم گچکە بوومە یعنی احتیمالە چەند هەر پێش 8 ساڵان دەبووم لەگە بام دەچوومە مزگەفتیە احتیمال ئەگە بناستم مزگەفتی حاج سلێمانی هەیە ئیسکان ئەو مزگەفتی بابمە ئەو مزگەفتی بامە لەگە بام دەچوومە مزگەفتی هەتا ئێستا الحمد لله خوای بەزیاد بی هەتا ئێستا بەردەوام لە مزگەفتێ هەموو جومعەش خود بەم نەهێشتە جەماعەتم ناهێنم بچیتنە الحمد لله ناری جەماعەتت بچیت ناهێنم بەهیچ ناوعەکی جەماعەتم ئەگە اللهم ئەگە تووشی ئیشەکی بم یا سەرپاری شتەکی بم ئینشاءالله سەرپارش ناهێنم جەماعەتم بڕواتە باز دەگمەن بە احتیاجی بکەم ئەگە دەگمەن فکرت لەکنەوەی نێژەکەت بە زۆری یعنی ئێستا هەڵکە بە ماڵێ گوت مەس بە بازار گوت مێژنی وڕای بە جەماعەتەکەەوە دێمەوە ماڵێ ئارێ بەخوای ئێستا یان پیانم گوت ئەدی پێم برێ لە ڕۆژی جومعان بەێ زوو دەچی بۆ ئەوەی بەشدار بی و خێرەی گەورەت بگاتێ و وەگوێ لە وتاری وڵ ئەم یەک بەخۆم کە جومعان وەچی هەڵدەستم نوێش سبەینێم کرد کە نانم خوارد ئەوەم کرد محاول دەکەم چاوم لە سەعاتێ دەبێت زوو بگەمە ئەوەی مزگەفتێ دەبتە سەعات 11 پێش 11 و دەمێت بەس بچم سڕێی پێشەوە بەبەرم بکەویتن دەستم دادانیشم لەخۆم سنەتی خۆم دەکەم ئەوەی خۆم دەکەم تەسبیحات تا وەختی بانجی دادێتن وتارەکانی مامۆستایی چەندێک ئیسیفادەی لێ دەبینی چەندێک سوودی هەیە لە بۆت والله زۆر ئیسیفادەی دەکەن الحەمدولیلا زۆر خۆشە باشە عیبی نییە زۆر ئەو هەفتەیە لەسەر ئەوەی لەسەر ئیسلامی رازی ڕۆی زۆر خۆش بوو الحەمدولیلا ئیسیفادە لێ کرد ئیسیفادەم لێ کرد زۆریش ئیسیفادەم لێ کرد زۆر باش بوو الحەمدولیلا خوای بەزیاد بیتن. باشی لەو نێژە فەرزەکان 4 فەرزە لەوەی 5 فەرزە لەوەی بە قورئان قوربانیەمە لە گوندین هینمان نەماوە مەلامان نییە ئەگە بچینە خوارێ دەنا زوعمەی وهەیە دەچین زوعمەی وایە ناسنەوەی ڕاستی ینی گوندەکەی ئەوە مەلای نییە ناوەڵڵای گوندەکەی مە دەوری حوتەش ماڵماوە چۆڵ بووە لەبەر لەم زروفەی داواتان نەکردی مەلاتان لەودا مەلاشمان هەیە مەلایەکەمان چۆتە ماڵی چۆکۆیە چۆ شاری بەڵێ ئیسفادەی لەوێ نەمابوو ئێستا چەند پێ ناڕەحەتن کە مەلاتان والله زۆر ئەگە مەلاتە بێ مەلا و مەکتەب و ئۆشتانە طبعا ئاوەدانی نییە و بۆ هەموو لە هەموو ڕۆیشەوە خاستن مەلا سوودیشی لێ دەبی بەڵێ طبعا بەڵێ ئێستا چەند جومعیان گۆ بێ مەلانە وەمە زۆرەوە تقریبا 6 ساڵە مەلایەکە ڕۆیوە ینی جاروێ دەستنە گوندێکی دیکە بەڵێ دەچینە خوارێ شوێنەکە پێدەین فلکەوەیان خراپە نەحیا ئارێ وڵاگە نەچینەوە مەلامان نییە مزگەوتی چاکمان هەیە بڵێ مزگەوتێکی خۆشمان هەیە بەس مەلامان نییە بابزەم لەکەوە دەچێ مزگەفتی
والله من لما جت 3 ساڵ دەبێ ینی بۆ ڕۆژ و نوێژۆشتانە 35 ساڵ دەبێەوە ئیشەڵا دەچم بڵێ چندێک مندارەکانتان دەدەبیستن مزگەوت منداڵەکانم شان هەر هەر دەسێ بۆ لێ بانگ دەدا و 2 کەس بێت جەماعەتیان بۆ دەکا ئەم حازیات تو لەگە مزگەفتی خۆی نخوای بە زیاد بعیبمان نییە عیبت نییە نا ئینشاءالله ئینشاءالله قەت عیبت نابی ئینشاءالله وا لێت قبول کاتێ دا ئەجمعین با بزانم تۆش هەر لەگەڵەوەی لە یەک گوندن نەوەڵا فەرقمان نیە بەڵا خزمین خزمەت ئەمە دەبی توێنێمەوە لای دەست بۆ مەلاتان هەیە ئەمە مەلامان هەیە چەندتان بۆ مەلایە خۆش هەر زۆریش 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 ئیسفادەی لێ دەبینن سوودی هەیە چۆن ئەی چۆن ئەرێ وەڵڵا عەلی باشە هەلی ئیسلامی عنی چی چۆنی ئیستیفادەی لێ نابینی ئەو جارە باسی چی کرد مامۆستا والله ئەو جوعمە لەوێ نەبووم لەوێ نەبوو نا بە قورئان لەوێ نەبووم لە چێن دەربوویەوە والله چوومە وندەشی دیکانە مەلایان نەبوو بخۆشم قالبم تەواو نەبوو یەک دوو خزمی چەند پێت ناخۆشەوە و جمعی مەلا هەر زۆریشم پێ ناخۆش سەر چاو زۆریشم پێ ناخۆش بوو زۆر پێت ناخۆش ئەرێ والله مرتاح نەبووم بەڕاستی ناوە خودبێ مرتاحی ئەی چۆن هەرێ والله زوو دەچی سەفی پێشەوە دەگری تقریبا یەکەم یان دووەم کە نابی کەمتر بی ئینشاءالله یەکەم یان دووەم باشە ئەدی با بزانم کە دەچێ مزگەفتی ئەها زوو دەچی زکر دەکەی قورئان دەخوێنی ئارێ وەڵا تا سونەتەکان دەکەین یەک دوو سونەتان دەکەین ئەوجا نازانم یعنی خوێندەواریم نییە بەڵام زکرەکان هەمووی دەکەم هەتا پێم بکرێت دەچمە دوی حتا وەڕەش دەبم ئارێ وەڵا تا دەرێ الله ئەکبەر أبو تسبيح هذا أستغفر الله سبحان الله لا إله إلا الله الله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. هذا والله عشان. هذه باش عمول لك لفيسبوك يا مزاردي نصحت عندك هذا ليه أو يكزار بلي سبحان الله صد زار بلي روجانا سبحان الله صد زار بلي لا إله إلا الله واحد ملك الحق المبين. أو أنا ماي أوي أتو لخواي قورا لهم توانا كتخوش دبي زاقنا كم معناه يعني شي يعني باش تشيلتو ببرسم تندري من دارا كان ساعتي عندك دس بديني وبقرين سربرز دبن ما دنيا يزنيا زوريش دكرم هنا هذا كرة كانم لخواي بزياد بي كرة كانشم بيم قتونا بلام بيش أو بيم لين بخوان هستيان بيكردوا هذا والله يعني قاري باب جميمة شلون هذا والله يستأكل من خارجة يعني ببيع ومننا بتلفون مزاق سيدك هذا كم دلهم كوي دقة بينزان دلهم بابا يك عيب منيا دلهم آخر شكات السنة دواي بيوا جزرة بددم تبوا خواي بابا لخيزان برستاك كم هتاخذ مكان يعني أجا ويراب جا هاد بينس برزان دسمدنا بجماعة نبي نايكم حبيك يا باشا نايك آخر عاري والله عاري والله بس تخرج مع حازم سايمنا سايمنا والله لەخوای گەورە بە زیادی بێ لە بنەماڵەیەکی ئاین پەروەر و کورد پەروەرین و ئیدی پابندین بە پرسشەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئیدی ڕۆژانی جومعاش خۆمان وەڵاهی ئەوەی کە بکرێ بەپێی سونەتەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ خۆمان ئامادە ئەکەین هەم لە خۆگۆڕین و بۆ خۆشکردن و جلوبەرجی ڕازاوی گونجاو بۆ مزگەوت و لەگەڵ ئەوەی کە خۆشوشتن و ئەو ئاداب و نەریتانە و یان ئەو سونەتانە کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ئەنجامی داوە ئێمەش جێبەجێ دەکەین و ئەوەی پێمان بکرێ تا بکرێت زووتر دەگەینە بە مزگەوت. کەواتە دەتوانم بڵم لە ڕووی دەرونیشۆ زۆر ئاسوودەی؟ بێگومان بێگومان ئەوەی کە پەرستەکانی ئاینی پیرۆزی ئیسلام جێبەجێ بکە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی تەندروستیەوە ئاسوودەیە. چەندێک سوود لە وتارەکانی ڕۆژی هەینی وەردەگرن؟ وەڵاهی ئەوەی کە گرنگە ئەوە کە بگوترێ ئەو مامۆستایانی ئازادن و سربەخۆن و دوورن لە دەسەڵات
بەڕاستیش جێگای ئەوەیە کە گویان لێ بگری و سوودیان لێبینی بەڵام ئەوانەی کە مقەیدن بەدەسەڵاتەوە و کە هەمیشە واکەن کە وەزیهێکی وا لۆ دروست بکەن کە ئەتوو با بڵین لە کۆمەلگای بۆ نمونە زۆر دوور لە ئێستا ئەژی کە نابستنەوە وتارەکانیان نابستنەوە بە ڕۆژگاری ئەمڕۆ بەڕاستی ئەوە جێگای داخە. هیچ ڕۆژێک هەیە ئەمە با بڵێم هیچ هەینێکەیە نەچوو بێ خودبە زۆر پەشیمان بووی بڵێ خۆزگا ئەو خود بێم لە دەست نەچووبایە. واللهی زۆرش پەشیمانە بێت طبعاە تو نقصانیەک کە دیوارێکدا ئەنەی بلوکێک نەقسە بێت کاریگەری لەسەر خودی بینایەکە ئەبی بەڵێ بێگومان بەڵام یەکشت هەیە من یەک بخۆم جارێک لە خود بەڕاست هاتمە دەرێ کاتێک کە بینیم مامۆسای ئاینی دوور لە یعنی لە ڕۆژگار ئەمباتەوە بۆ مەتعوستایشی دەسەڵات یەکسەر لە خود بە هاتمە دەرێ پەشیمانش نیمەخ یان مەلاکی بۆ نمونە ئەو شوێنە ئێمە مەلایەکەمان لێ نەبوو مەلایەکیان لە هاوردەکردبووین کە بە مانای کەلیمە مەلا نەبوو مامۆسای ئاینی نەبوو تەنانەتە گە بڵێم فاتحاشی دروست نەبوو ڕاست هاتمە دەرێ و تاو سپاس بەڕێزی. ئەو تەزبیعی لە دەستە نۆم باسکە و چی پێ دەکەی ڕۆژانە؟ ئەو تەزبیح کولی ڕۆژ 1000 جا سەڵاوات لە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەم ئەوە 182 جار دەرێم سبحان الله وبحمده 182 جار دەرێم سبحان الله العظيم لا 100 جار دەرێم لا إله إلا ملك الحق المبين و100 جاری سەڵاوات لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەستەغفر الله 1000 ئەویش 1000 1000 باشە ما عدەوەی 1000 ژمارە ئەوەی نەژمێرم نازانم ئیتر ها دەکەم بەس ئەوە دەبێت کولی ڕۆژ ئەوە دەمە بێ هەموو ڕۆژێک ئەگەر ڕۆژێک ئەو زیکرانە نەکەی وەڵای ئەو ڕۆژانە نەکەی ئەوە ڕۆژە تعویز یەکەمەوە ڕۆژکە تعویز دەکەیەوە ئەو ڕۆژی هەست دەکەی شتەکەت نەقسە زۆر هەست دەکەی دەزانی شتێکت ناتەوە ئەرە وەڵە سەلامەت هەست دەکەم بۆنی خۆشیش لە خۆت دەدەی وەڵا تەبعانیاتی من بۆنەی خۆش هەست پێ دەکەم کە لە خۆتدایە وڵی ئیمڕۆ لێم نەدا دوێنێ لەمدایە ئەو ڕۆ لێ نەدا ئەو بۆنە خۆشە چیە لێ دێ دوێنی لێمدای وەڵا خی گەورە سەلامەت کە مەبەستمەوە بوو زۆری نەمایە زۆری نمایە باشە ئێستا کۆتا پرسیارم ئەوەیە لەگەڵ چێ ڕۆژانە دەچێ مزگەوت وەڵا بۆ خۆمە چەم ئیتر خەکەی ینی سەر لە ماڵ خۆمان لە جیرانەکانمان گشتی بەیەکواچی بەس لێرە ئیشتەکانە لێرە هەیە برادەرمێ دێ برادەرمێ نایە بەس لە ماڵ خۆمان جەماعەت هەموومانەچی هانیان دەدەی ئەوانەی کە نایان برێ وەرنەوە خێرە دەست خۆتان طبعا چۆنانە وڵاگە دەستم بڕوە توێشە بێنە سەر ڕێگەی چاک زانین چ باشە خۆشبی سەلامت. چێ لەگەڵ خۆت دەبەی بۆ نمونە ئەو مزگەفتەی کە دەچی ئایا کورتە دراوسێتە کە دەچنە وتاری وەڵای مزگەفتەکە نێزیکمانە بەخۆم دەچم کوڕش بەخۆی دەچێ و سارە چێ مزگەفتی چەند ساڵە وەڵاوەتی خۆم ناسیەوە دەچم خۆت ناسی دەستت خۆش بیتن ئەی دەبۆ نێژە فەرزەکان چەندێک بە جەماعەت دەکەی وەڵی زۆر نایکەم لەبەرەوەی لەسەر کارم لە بەقالێک هەم لە کاتی ئەو کارە ڕنگ بێ نەگەم ئەتو زۆر بەڕێزی تەمەەن درێژ بن. تو کابراکی ئەوە بالەکە کەپات دەکەیها کابراکی گەندی لۆ خوای کو دەسولایی لۆ خوای کو دەسوڵەیەم دە پێ بەڕاستەکەم پێ برێ بەڕاستەکەت پێ دەرەما دەی بەڕاستەکەت پێ برێ ئەمێن ڕۆژانە خەریکی خینەوەم ئەو کتێبانەی کە ئاینین کتێبی دینی ئەو کتێبانە دەخینمەوە دەدەمە گەنجەکانی برادەریشم دەرێمان گۆش بخینەوە لەو ڕێکخراوەیشی تێدا دەکەم خەچی فێرە قورئان خوێندن دەکەم خەچی فێرە پەروەردە دەکەم دەرێم دەبی هەموو ئینسانێک لە ژیانیدا گەنج پیر هەموو خوای لەبیر بی ژیانی ئەو دنیای 5 ڕۆژەکە دەڕوا دەبی خوال لەبیر بیتن ئەو لای مهمە ئێرە لەبیر دەکەین
ئەوە ئیشەکانی بۆ نە گەنجێک دەبینم کەسێک دەبینم ئەگە بتوانم هاوکاری دەکەم یارمەتی دەدەم چاک دەبم بەرامبەری لۆی ئەو دینەی لەلا خۆشەویست بی ئەو قسەچکە لێ بکەم بەڕاستی ئێستا دیار نیە دوو ئافرەت دێ ئەوەندەی ڕووتە ئێرە دەرمانە سەری جوان تەماشا دەکەن لاکەی تەماشا دەکەی برێلو مام حاجی دەگیرێ برێلو ئێستاکە ها ئەگە یەکێک لەحیمی بکە لەحیم ئەم نمونە کلو دێنمەوە کەسێک لەحیمی بکاتن ئەو ئاگرەی دەبینی لە پێشچای خۆی زۆربیان عینەکی لە چاو دەکەن و عینەکانێک کە تایبەتەوە نیە لۆ دەرێبا چاوم نێشیتن ئەو وەچی گوتم ئەگەر قیامەت لە بیربی دەرێبا بۆ ئاگرەی نەسووتێم تەمەشا ناکەی چکە هەر بە تەمەشاکردن نە ئیسفادەی لێ دەکەی گوناحیشی لۆ دەنووسێ وەنیە لەوانەیە خەمیشی پێ بخۆی ئەگە عمل پێ بکەی حاجکو مام حاجی وەنیە بخۆی وایە وایە هەردی ساما حاجی تەچکەت پێ بری لە خزمەتە لە ماری خۆت لەگە مار منداری خۆت سێتەریە کە دێنە دەرێ خۆر دەکەنەوە حاجکو دەبێ حیجاب بن دەبێ حیجاب بن مام حاجی عمل ئاساسە عمل وەڵاو خۆم دەرێم ئەو هەمە ئەو جەوە خەڵک هەیە دەم ناسیسن دەزانی خێزانەکەم کە دێتە دەرێ حیجابە داپۆشراوە داپۆشراوە بەشار هەر شخصان دەی بەخۆی ڕێڕاست بگری ئەدەن سادە عالم بە تاقیید وەیە نا نەقسەکە دەوێت دۆ قەش بێنەوە دەڕۆین ناخۆ قەپات نییەوە دیارە بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشە لە وڵاتیانی شاری هەولێر بوو بەگشتی ئەوانەی کە ڕۆژانی هێنی زووتر دەچن بۆ مزگەوت دڵیان خۆشترە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی بەدەستێنانی پاداشتیش بێگومان ئەوانە پاداشتیان زیاترە کە زووتر دەچن بۆ مزگەوت خێری زیاتریان دەگات و ئەوانەی بەدڵ و بە وەکو دەڵێ بە گوێی دڵیش گوێ لە مامۆستا دەگرن هاتون بۆ ئەوەی ئیسفادەیەک بکەن بێگومان سوودی لێ دەبینن بەڵام ئەوانەی کە دێن تەنها دەیانوێ ئەو وازبەی لەسەر شانیتیان لا بسێت سوودی لێ نابێنن بۆیە پێویستە هەمومان پابەند بین و زووتریش بچین بۆ مزگەوت دەستی پێ و دەست بگرین بە نوێژە جەماعەتەکانمان چکە لێی پەشیمان دەبینەوە ڕەنگە من کەم تەرخەمیەکی زۆرم هەبێ بۆیە لە داهاتوودا زۆر پەشیمان دەبمەوە بۆیە پێش ئەوەی پەشیمان بینەوە با ڕەفتارمان بگۆڕین باشتر و چاکتری بکەین خواتان لەگەڵ